سڵای خۆی گەورەتان لێبێت دیارە دوای 14 ساڵ وەکو بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ ئەمڕۆ بەڕێز حاجی فاروق عەلی بە پرسی پێشووی تۆڕی میدیایی کۆمەڵ دەستاودەستی پۆستەکەی کرد لەگەڵ بەڕێز محەممەد ئەحمەد کە ئێستا ئەو بۆتە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ دیارە کەمێک بەر لە ئێستا لە مەراسیمێکدا ئەو پۆستە ئاڵۆگۆڕی پێکرا بە ئامادەبوونی کارمەندانی تۆڕی میدیایی کۆمەڵ دیارە من ئێستا دەمەوێت بەشێک لە ئەندامانی تۆڕی میدیایی کۆمەڵ و هاوکات کارمەندی کەناڵی پێیان وەرگرم لەسەرەوەی بزانین قسەیان چیە لە ماوەی 14 ساڵی کارکردنی بەڕێز حاجی فاروق لە ماوەیەدا لەگەڵیان بووە ینی تا چەند توانیوانە لە کارەکانی ڕازی بوون. کاک مەحموود سڵای و خوا لێبێ زۆر سپاس. ئەمڕۆ پۆستی سپاس دەکەم مەمنونم. دوای 14 ساڵ حاجی فاروق پۆستەکەی ڕادستی برایەکی تر کرد کە مامۆستا محەممەد ئەحمەدە. ئەم چەند ساڵێک کە کارتان کردووە لەگەڵ یا چۆن بووە هەستان چۆن بووە لە کارکردن لەگەڵ؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستان خۆش بێ. وەڵاهی ئێمە کەناڵی ئاسمانی پێیان مؤسسەیەکی گرنگە پەنجەمۆری هەبووە لە گۆڕەپانی ئالامی کوردستانە بە شێوەیەکی گشتی چێبڕشەی کردووە لەگەڵ هەموو کەناڵانی کە لە ساحەکەیە هەبوون. یەکێک لە داینەمۆ سەرەکیەکانی ئەم کەناڵەوە باش بەڕێوەبردن و ئیدارە و جوانترکردنی ئەم کەناڵە کاک حاجی فاروق بووە بەڕاستی. بە لە دەستدانی کاک حاجی فاروق کلێنێکی زۆر گەورە دروستە بێ لەم کەناڵە، ئەوە گومانی تیانە. بەڵام دوجار ئەم کەناڵە بمانوێ نەمانوێ کەناڵی کۆمەڵی دادگەری کوردستانە. ئێمەش ملکەتی بڕیاری قیادە و سەرکردایەتی خۆمانین. هەر کەسێک بە بەڕێوەبەردا بنا ئێمە مەجبورین ینی ئیشەکەین. بەڕاستی ئیشەکەیشمان دڵمان پێی خۆشە بۆ ئەندازەی لە داهاتووە بتوانین داهێنانی باشتر بکەین و ئیشی باشتر بکەین لە پێناو بەرەو پێشبردننی کەناڵ لەبەر خاتری کاک حاجی فاروق، چونکە ئەو بووە بە دامەزرێنەری ئەم کەناڵە دوای 14 ساڵ ئێمە نابێ بەرەو دوای بجێڕینەوە بەڵکو بەرەو پێشی ببین. کاک محەممەد ئەحمەدیش کە وەکو بەڕێوەبەری داهاتووە ئەبێ هاوکار و دەستگرۆی بینی شەڵا بۆ ئەویش. عالیجان سلااو لێ بێ باشی سپاس. کە حاجی فاروق تاو ئەمڕۆ دەست بە داری پۆستەکەی بوو زۆر هەمومان بێتاقە بین بەڕاستی. بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە بەردەوام ئەوەیە کە ئێمە چۆن لەگەڵ کاک حاجیە بەردەوامی لە ئێستا بەدواشەوە بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ پێیان بە هەمان شێوەیە. بەڵام لە ماوەی 14 ساڵی کارکردن لەگەڵ کاک حاجیە کارەکان چۆن هەڵەسەنگێنی چی دەڵێ؟ وەڵاهی ئەوەی ڕاستی بە کاک ڕامێر کاک حاجی بۆ من هەر بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ نەبوو. نازام جەناب ئاگاداربی من ئەو کاتێک کە کۆمەڵی ئیسلامی لە خوورماڵ بڵین هێزی سەربازی هەبوو، من لە تەمەنێکی زۆر منداڵیە وابزانام تەمەنی تقریبان 14 ساڵی بوو. سەرەتا لای ئەو بۆ یەکەمین جار بوومە پێشمەرگە. دواتر لە هەڵەبجە تەلەڤیزیۆنی کۆمەڵ لە 2003 کە بنیاتن ڕایەوە هەر لە سەردەسی ئەوە بوو. دواتر کەناڵی ئاسمانی پەیام ئەگەر ڕاست و پێ بڵێم ینی ڕۆشتنی کاک حاجی فاروق وەکو بەڕێوەبەری سەرەکی لە تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ ئێمە کرێ بڵێم وەکو کارە ساتێک وا بوو. ڕاستە ئێمە هەر لە ناو کۆمەڵی دادگەریین، بەڵام بەڕێوەبەری تازەشمان بەڕێز کاک محەممەد ئەحمەد پیاوێکی بەڕێز و خۆشەویستە لە ناو کۆمەڵی ئیسلامیا جێدەسی دیارە. بەڵام کلێنی ڕۆشتنی کاک حاجی فاروق بەڕاستی بە جۆرێکە بۆ کارمەندانی پەیام، ینی من بەناو ئەو خەڵکە گەڕێم لەوە چێ کەمترین کارمەندم بینی بێ کە چاوی سوور نەبووە لە تاو ینی گریاناکە بەرپرسەکەی ڕۆشتووە. بەڵام ئەوەی ئەمێنێتەوە کە لە داهاتووە هیوادارم پاش فەزلی خوای گەورە کاک حاجی فاروق گریان و ناڕەحەتی ئەو خەڵکی هەر لە بیر بمێنێ دەست لە پشتیوانی تۆڕی میدیایی کۆمەڵ بێ. ڕاستە ئێستا لە ناو خودی کەناڵەکان نەماوە کاک محەممەد ئەحمەد کەسێکی بەڕێز و خۆشەویستە جێگەی گرتوێتەوە. بەڵام ئێمە ئەزانین کە هەنێ پشتیوانی هەبووە لە ڕابردوو بە شخصی کاک فاروق کراوە. هیوادارم ئەو پشتیوانیانە بەردەوام بێت لە ڕووی مادی بۆ خودی کەناڵ نەک بۆ شخص، دواتریش لە ڕووی معنەویەوە کە هەمیشە وەکو باوکێک وا بووە توانیوەتی پشتیوانی پەیام بکات بەردەوام بمێنێتەوە لەگەڵمان بێت. ئالجان سپاس دەکەم. دیارە ینی ئەو دیمەنانی کە ئێستا دەیبینن دیمانی ماڵئاواییکردنی کارمەندانی تۆڕی میدیایی کۆمەڵ و هەروەها کەناڵی پەیامە لە بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری پێشووی تۆڕی میدیایی کۆمەڵ دیارە سەرجەمیان نیگەرانن بە
ڕۆیشتنی یان دەستبەرداربوونی فاروعالی بەلا تۆڕی میدیایی کۆمەڵ دیارە ئەو گۆڕانکاریەش بەپێی ئەو ینی بەرنامەیە بووە کە لە دوای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ئاڵوگۆڕکرا ئێستا بەڕێز فاروعالی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریە لە هەمان کاتدا کاک محەممەد ئەحمەد کە ئێستا بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانە ئەو پۆستانە دەچێتە چوارچێوەیە و ئاڵوگۆڕیانی کە لە دوای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ئەنجام درا. دەمێ بچمە لای بەشێک لە کارمەندانی دیکە بۆی بۆ چوونی ئەوانە بزانم لەسەر کارکردنی حاجی مامۆستا ئارام سڵای خوار لێبێت. سوپاس دەکەم. قسەتان چییە لەسەر 14 ساڵ کارکردنی بەڕێز فاروعالی لە تۆڕی میدیایی کۆمەڵ؟ وڵا سەرەتا پیرۆزبایی لە بەڕێوەبەری نوێی تۆڕی میدیایی کۆمەڵەکەم و دەستخۆشی لە کاک حاجی فاروقەکەم کە لە ماوەی 14 ساڵی تەمەنی کەناڵی پەیامدا توانی ئەزمونێک پێشکەش بکە بێ بەردی بناغی دەستگایەکی میدیایی بەهێز پەیام بۆ خۆی لە ناو کۆمەڵێک ڕوودا و لە ناو واقعەکە دروست بوو و هاتەکایەوە دۆخەکە ئەی خواست و ئەزمونێکی سەرەتایی تەجروبەی یاخن بڵێن ئەزمونێکی سەرەتایی کاری میدیایی ئیسلامی بوو لە کوردستان کە لە ناو فەزا میدیای هەبێت. کاک فاروق لەم ماوەیەدا توانی ئەزمونێکی باش پێشکەش بکات لەوەی کە هەم ئیدارە هەم وەکو هەندێک لە برایان باسییان کرد لە دەسا و دەستکردنی دەسەڵاتەکە یا پۆستەکە هەم مدارات بکە لەگەڵ کارمەندانی پەیام. من ئومێدەوارم کاک فاروق بتوانێت ئەزمونێکی باشتر و بەهێزتر لە پەیام بۆ کۆمەڵی دادگەری کوردستان پێشکەش بکات و دووبارە پیرۆزباییشمەیە بۆ بەڕێوەبەری نوێی تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ ئومێدەی بە هەموو لایەک بتوانن هەمومان ماکینەی ئیعلامی و میدیایی کۆمەڵی دادگەری کە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵە بەهێز بکەین و بەرەو پێشەوەی بەرین. زۆر سپاس مامۆستا دەست خۆش بێ. دەبێ ئەوە بڵم کە کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها تۆڕی میدیایی کۆمەڵ بەتایبەتی کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵی 2008ەوە وەکو یەکەم کەناڵی ئیسلامی دەستی بە پەخش کردووە. دیارە لەو کاتۆ تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام سەرڕای کە ڕوبەڕووی دەیان گرفتی دارایی و بۆتەوە چەندان جار هەڕەشەی داخستین لەسەر بووە بەهۆی شێوازی کارکردنی وەکو کەناڵێکی ئۆپۆزیسیۆن و لەبەری خەڵکابوونی، بەڵام سەرڕای هەموو ئەو گرفت و لەمپەر و کۆسپانی کە هاتوۆتە بەردەم کەناڵی ئاسمانی پەیام ینی بە هەوڵ و ماندووبوونی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ و جوودی کارمەندەکانی بەردەوامی هەبووە سەرڕایەوەی کە کارمەندەکانی ینی لە ڕووی داراییەوە بەردەوام گرفتیان هەبووە، بەڵام بەهۆی ئەوەی کە متمانیان بە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ و متمانیان بە کەناڵی پەیام هەبووە تاوەکو ئێستا بەردەوامیان هەبووە لە کەناڵەکەیەوە. لە ئێستا بەدواشەوە کارمەندان بەڵێنیان داوە کە درێژە بە ئەو کارە بدەن کە لە ماوەی ڕابردوودا خزمەتیان کردووە بە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو چۆن بەڕێز حاجی فاروق پێشتر کە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ هاوکار و پشتیوانی بوون. لە ئێستا بەدواشەوە کارمەندانی کەناڵی پەیام بڕیاریان داوە کە پشتیوانی و پاڵپشتی بەڕێز محەممەد ئەحمەد وەکو بەڕێوەبەری نوێی تۆڕی میدیایی کۆمەڵ بن کە کەمێک بەر لە ئێستا ئاڵوگۆڕی پۆستەکان کرا لە نێوان ئەم دوو ینی بەڕێزەدا. دیارە کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامیش ینی نیگەران بوون لە ئاڵوگۆڕەکە، بەڵام ئیتر ئەوە ئەو دەسەڵاتانەیە پێویستەکە ئاڵوگۆڕی تێدا بکرێت. بۆیە ئێستا ئاڵوگۆڕەکە کراوە و پۆستی نوێی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ دراوە بە بەڕێز محەممەد ئەحمەد لە نێوان حاجی فاروق و ینی محەممەد ئەحمەد. ئێستا ئەمە بەتەواتی یەکلایی بووەتەوە و ئێستا بەڕێز فاروعالی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان